لە هەوڵی سەرۆکاتی زانکۆی چەرموو لە ڕۆژی ژیانی شانۆدا بە ڕێبەرایەتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ ڕێز لە چەند شانۆکارێکی دەڤەرەکاگرێت. هاوکارم ئاسان جەلال لە چەمچەماڵەوە زانیاری زیاتری لایە. ئاسان سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سڵاوت لێبێ و ئەم کاتۆ باش و هیوادارم ڕۆژێکی باش دەبێ لە قەزای چەمچەماڵ و بەدێریکراوی لە سەرۆکاتی زانکۆی چەرموو ئەمڕۆ لە ڕۆژی جیانی شانۆدا ڕێز دەگیرێت لە شانۆکاران لەنێو قەزای چەمچەماڵ. ئەمێ بازدەوە بکەم لەنێو قەزای چەمچەماڵ سەرڕای ئەوەی کە بینایی ڕۆشنبیری چەمچەماڵ بۆی لە فاڵقی ساڵی پارەوە زۆر بیناکەیان بە تەواوەتی لەنێو چوو بەسەرجەم کەلوپەلەکانیان و ئەو ئەشیانەی کە لەناو بیناکانە هەبوو، بەڵام ئەوان کۆڵ نادەن و ئەیانەوێ بە بەردەوامی بڵێن کە لەنێو قەزای چەمچەماڵ دەنگی هونەری و هونەردۆستان لەنێو قەزای چەمچەماڵ بەردەوام کارەکانی خۆیان بەڕێ دەکەن. وەکو ئاماژەم پێکرد لە دیمەنەکاندا دەیبینی ئەمڕۆ ڕێز لە سێ شانۆکار دەگیرێت و خەڵاتی ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت لە پای ئەرک و ماندووبوونی ساڵانی ڕابردوویان لە نێو هونەری کوردیدا. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دوو میوانم دەبێ. سەرەتا میوان قسە دەکەم لەگەڵ هەڵوێست نەریمان وەکو شانۆکار، دواتریش میوانێکی دیکەم دەبێ. ماڵ ساڵ دەکەبیت ئێرە سپاس دەکەم، سڵاوت لێبێ و ئەم کاتت باش بەمان باسکە ڕۆژی جیانی شانۆ تا چەند گرنگی پێ بدرێەوە. قەزای چەمچەماڵ سەرڕای ئەوەی کە بینایی ڕۆشنبیری بە تەواوەتی لاپا و وێرانی کرد، ئێوە چالاکیەکانتان هەر بەردەوامە قسەم بۆ سەرەتا پیرۆزبایی ڕۆژ ژیانی شانۆ لە تەواوی هونەرمەندانی کوردستان و لە مەدانی چەمچەماڵ تایبەتەکەین. دیارە ئەم ڕۆژە بە خۆی گرنگی کتابەتی خۆی هەیە. ئەم ڕۆژە لە جیهانە بە ڕۆژی جیانی شانۆ ناسراوە، هونەرمەندان لە جیهاندا لەم ڕۆژەیە ڕێزیان لێگرێت. دیارە چەمچەماڵیش لەم بۆەوە بێبەش نیە. ئەمڕۆ سێ هونەرمەندی ڕابردوو کە لە ساڵەکانی هەشتا و نەوەتەکانە لە بوارە شانۆکانە خزمەتیان کرد بێ دابڕانە تاکو ئێستا سێ هونەرمەندیان دەستنیشان کردووە کە خەڵات ئەم دیارە ئەم جێتی کە خەڵاتەکانی دەستژیان کە بەڕێبێتی ڕۆشنبیری چەمچەماڵە بە سوپاسەوە. ئەمڕۆ سێ هونەرمەندیان خەڵات کردو ڕێزینایان بۆکەن و بەداخەوە ئێمە لە کارەساتی لاپاوەکەی نوێی 12/2025 هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵمان وێران بوو. سوپاس بخوا ئێستا هۆڵەکە نوێژەن کراوەتەوە، کارەکانی بەرە باشتر ڕوە و ئێستا ئێمە چاوەڕێی هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵین بۆ ئەوەی بتوانین نمایشەکان و پرۆڤەکانمان بەردەوامی لەبەر ئێمە بەڕاستی قرار بوو 25/12 نمایشێکمان حازر بوو بیکەین. دیکۆر و کەلوپەلەکانی هەمووی نوقمی لافاو بوون. ئێستا دوای ئەم نوێژەنکردنەوەی هۆڵەکە چینە هۆڵە و دەسەکەینەوە بە پرۆڤەکردن و ئەمە دەسازیەکەین. باشە مامۆستا هەڵوێست، مەبەستمە پرسیاری ئەوە لێکم دوای تەواوبوون و نوێژەنکردنەوەی هۆڵەکەتان یەکەم کارێک کە پلانتان بۆ هەیە تێ ئەنجامی بدەن چ کارێکی هونەریە و بەرنامەتان چیە بۆ دوای نوێژەنکردنەوە؟ ئێمە دوای نوێژەنکردنەوەی هۆڵەکە شانۆگەری ڕوتبوونەوەمان حازرە لە پرۆڤەیین لە مەرحەلەکانی کۆتاییین. شانۆگەری ڕوتبوونەوە دیارە نووسینی سلااوی مۆلۆژی کە نووسەرێکی پۆڵەندیە وەرگەڕانی کە فازافە دەرێنانی هەڵوێست نەریمان بەندەیە. ئینشەڵڵا لە داهاتووە ئەو شانۆگەرێکی سەرستێجی شانۆ پێشکەشی بینەران و دۆستانی هونەرەکەی. دەست و چاو خۆش بۆ و زۆر سوپاس. هەڵوێست نەریمان شانۆکار لە قەزای چەمچەماڵ ئاکام بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە بوو. ئەو باسی لە گرنگی ئەم ڕۆژە کرد و باسی لەوە کرد کە تا چەند گرنگە لە ساڵانی ڕابردوودا گرنگی زیاتر بە هونەرمەند و هونەردۆستان و شانۆکاران بدرێت لەنێو قەزای چەمچەماڵ. هەر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکی دیکەم دەبێت. ئەویش بامان شێوە شانۆکارە و شانۆکارە، بەڵام پێشتر لە قەزای چەمچەماڵ کاری کرد و ئێستا لە شای سلەیمانی دەژێت، بەڵام لەم ڕۆژێ ئەو گەڕاوەتەوە بۆ ئێرە و بۆەوەی لەگەڵ دڵخۆشی شانۆکارانی دیکەدا بەشدار بێت. ئەگەر کامەرەمانەکەم یەک تۆڵ بێتە پێشەوە بۆ مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش. بەریڤان غازی شانۆکار میوانمان دەبێت. مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش. تا چەند گرنگی بە هونەرمەندان بدرێت هەم لەنێو قەزای چەمچەماڵ و بەگشتی لە هەرێمی. وڵی قەزای چەمچەماڵ ئەگەر بڵێم وەکو مناڵێکی هەتی وایە لە هەموو لایەنەکانی هونەرەوە ئەبێ لێم وەرگرن، چکە بەڕاستی لە مەسائلی هونەرە زۆر پشتگوێ خراوە و هەروەکو وەگەی بینای ڕۆشنبیری باشترین نمونەیە بۆی کە زانی چەندێکە وێران بۆنەی لاپاوشتەکەەوە بە هەوڵ و کۆشی هونەرمەندان خۆمان نەبوایە هیچ شتێکی بۆ ناکرا. لەم دوایە ئەو تیمانێک کە بەشدار بوون بەڕاستی نازانم چێ بۆی ناویان بێنم، بەڵام
ئەوە ڕاستکەمەوە هەڵبەتە نوێژنکردنەوەی هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ لەسەر ئەرک و فرمان و ڕاستباری بەڕێز قوبات تاڵەبان جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان بووە و هۆڵەکە لە نوێژنکردنەوەی لەبەری بەڕێز لێرە ناژی خەریکی نوێژنکردنەوەیان نوێژنکردنەوە بەم جوانە ئینشاڵڵا تاوا زۆر درەنگ دەستان پێکردووە وایە پاکتر و شوێنێکی زۆر زۆر گرنگە بۆ شار ئەوە یەکەم شوێن وایە کە دەستی بۆ بورایە هەڵبەت من باسی بژێوی و شوێنی خەڵک ناکەم چکەوە ئەوە دەرەجە یەکە بەڵام دەرەجە دووە وایە هۆڵی ڕۆشنبیری وایە بەڵام خۆتەزانانی ئەو چەند مانگە و ئێستا ئیستر وردەوردە خەریکە ئەژێتەوە بەڕاستی ئێمە وەکو خۆمان من بەڕاستی ماڵەکەی خۆم وە نەخۆش ناوێنێ هۆڵی ڕۆشنبیرم خۆشە چکە لەوێ گەورە بووین ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ڕێزلێنان لە شانۆکاران هیمەتێکی زۆر گەورەیە چکە بەڕاستی ئیتر ئەبێ وردە وردە دەست پێ بکەینەوە بەجددی شانۆ لە چەمچەماڵە لە ڕۆژێک کاکراوە کە خەڵک نان نەبوو خوا من بیرمێ لە ماڵی خۆمانەوە نان و ماستمە هێنا بۆ پرۆڤە ینی یان زۆر جار باوکم هێلکەی کوڵاوە دایکم پیاە ئەنارد بۆ قاعەوەی پرۆڤە بکەین ینی ئێمە لە کاتێکا شانۆمان کردووە لە چەمچەماڵە خەڵک نان نەبوو بیخوا ئێستا بەم هەموو میکانیزم و بەم هەموو هەبوونیەوە و بەم هەموو شتەوە شانۆ نەبێ بەڕاستی کفرێکی هونەریە ماوەسا دەریفان مەبەستمە پرسیاری ئەوە لێکم کات ئەم جۆرە ڕێزلێنانە لە شانۆکاران و هونەرمەندان بەگشتی تا چەند گرنگە بدێ بە نەریت بە ساڵانە ئەمانە دووبارە بووی زیاتر بڵین بە جۆرێک لە جۆرەکان پشتگیری هونەرمەندان بکەن بۆی لە کارەکەی خۆیان بەردەوام بەڵام بە دڵنیاییەوە زۆر گرنگە زانی بۆچی لەبەرەوەی ئێمەنا یەکێکی وەکو من ئەگەر دەریشم کەنە دەرەوە لە تەختەی شانە تازەوە بە خوێنوان هەر تایە ئەژین و تیامان ئاژی بەڵام مناڵێکی هەر بەکار کە تازە دەستەکا بە شانۆ کە ئەم ڕێزێنانە ببینێ ئەزانێ لە مستەقبەلا ئەویش چێتە ئەو شوێنە ئەزانێ ئەو ڕێزە لەویش ئەگیرێت لەبەر ئەوە نەگرنگ بەڕاستی من هەستەکەم ئەمە وەکو ژیانەوەی لێت جەنابەت بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی کە پەیوەندیان بەلایەنە هونەرێکەوەی چییە بۆ ئەوەی زیاتراوکاری شانۆکاران و هونەرمەندان بکەن نێو قەزای چەمچەماڵ وڵی بۆ لایەنی پەیوەندیدار بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ینی بەجددی ئەبێ باوەک بێ بۆ ئەم چەمکانی کە لەم شارانەیە هەیەی ینی تر علاقی بۆ نەبێ ئەمە لە سلێمانیە لە چەمچەماڵە لە هەرکوێکە تۆ هۆڵێکی ڕۆشنبیری کاول بووە ئەبێ ئەو وێرانەیە چاک بکرێتەوە ئەبێ بینا بکرێتەوە ئیتر لە هەر کوێیەکە و هی هەر لایەنێکە و هی هەر شوێنێکە تۆ هۆڵێکت پێویستە بۆ شارێک کە لە ڕۆژێکا شانۆی تیاکراوە ئەنفال هەبووە لە ڕۆژێکا شانۆی تیاکراوە ئێمە لە ڕۆژێکە شانۆی ئەنفالمان پێشکەشە کرد لە بانمەقانەوە تۆپمان تێگیرە بەڕاستی ئەم شوێنانە بێ احترامی بگرێ احترامێکی زیاد لە هەبوو ئەو ستافەی کە ئێستا لە هۆڵی ڕۆشنبیریان هەیە بەڕاستی جێڕێزن بەڕاستی کوڕگەل و کچگەلێکی زۆر چالاکن ئەبێ پشتیان بگیرێت دەریڤان غازی شانۆکار دەست خۆش بۆ زۆر زۆر سپاس کە میوانی کورسات نیوز بووی بەڵایەکەم وەکو هونەرمەندان باس لە گرنگی ئەم ڕۆژە دەکەن و داواکارن لە داهاتووە ئەم جۆرە ڕێزلێنانە لە هونەرمەندان بەردەوام بێ و لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری گرنگی زیاتر بەنێو قەزای چەمچەماڵ بدات و ڕۆشنبیران و هونەرمەندان دادنەکەنەوە